تەلەفۆنێک شم لەگەڵ. ئەلۆ بەڵێ بەڵێ بێژەنی لابووت لەگەڵا. وەڵڵاه بەڕێز داوای لێبوردنەکەم ناتوام بەخوا بەخوا بە جوملەی شەکەین ئێمە وەڵڵا نانە ئاسایە بە قوربان ئاسایە خوافیز چیەوە بێژەنی جوملا کەڵێ 50 دانەمەوێ 50 ئەمەی کەلەی 50 دانەیە کاک سعدی. باشە تو پێم بری قازانجی کۆ قازان کاک سعدی گوتی بە دۆلارێک و 20 سنت ئەمە بە چەند دەفرۆشی بە $10 وە زۆر بەشی فرۆشراوە 170 فرۆشتووە. بەس داخیلبی ئەم لۆی دەترسێ کورەوە بگیرە بە خۆت دەزانی مەمنوعەوە. تۆ خەمی ئەوەت نەبێ برادێکم هەیە قسەم لەگەڵی کردووە خۆی کوالەتی کۆنتترۆڵە هەموو شتێک پارەم داوە پێی تەواو هەر ناوی ئەو کەسە بێنە تەواو هەر ئەڵێم بڕۆ دێسیقی و برادرە کورە سیقەیە کاک ئەفسەندیار نییە زۆر جێسیقەیە چێ دیار ئەفسەندیار کورە ناسەم ئەسفەندیار ناوی ئاوای هەیە. باشە قەت ئەمن نەمزانێت و وارە براسی ئەو ئەسفەندیارە چێیە؟ کورە کوردی خۆمانە خاڵی نیشایە. کاک سعدی چێ کاک سعدی باشی دکتۆر بانکەم کاک سعدی بۆم لێ دەکەی بۆچیم کردو کاک سعدی تشت بۆ عایلێت و کاک سعدی گیان لە بزنە قوتە تو لە چێوانە دەناسی کاک سعدی گیان لەوە بێخەم بە لەسەر ئەم سمێڵە حەزەکەی گرێوت بۆکەم بەڕاستە کورە کاکە مەبلەغەکە کەم نییە کاک سعدی ئەو 170 فرۆشتومانە ئەگەر 130کەشی بفرۆشین ئەزانی چەندمان خێرە 70 دەفتەر 70 دەفتەر عەلەیکە سەلام دەفتەر باخێر لە خۆشی 70 دەفتەر جوابی سەلامەکەم نایاتەوە بەس ئەم پیاوە هەرچی بڵێ تەواو ئەگەر بڵێ 20 دەفتەریش. باش ئەتووار ڕەزیل ئەو ڕۆژە لەگە برسلی بە شەڕات بوونی پەرکەشفتی لە دەوێت ڕاکێشابوو کوور دێنی خۆت دایتە دەستەوەی کاکە گیان بزنە قوتەی ڕاستەکات لێم بینی کاک ڕەشیدگیان بزنە قوتەنا کاک بێژەن هەدی ڕێزی لێ بگرە نەما تا پارەکەیێنێت چیت کرد چی؟ کاکە گیان کاک ڕەزا ئەڵێ ئەبێ حسابەکە بخەنە سەر حسابی کاک مستەر جیمە چییە؟ باشە ئەڵێ تا ئەوە نەخەنە سەر حسابەکەی باخیرەکە ناکەوێتە ڕێ لە ئومل قەسەوە. چاوەکەم ئەنگۆ دڵنیانە مستەر جیمەی دەناسن برادە گیان بە گیانیمە تەلەفۆنێکی بۆ بکەم با پێی بڵێ منە پارەمان حازرە جا توتە تووتیەوان درێژە چکە لە ئەوروپایە هەتا ئەگا. بەێ Hello. How are you, Mr. Jimmy? Thank you. Yes. That's good. ئەرێگە بڵێ پارەکە تەواو حەزمان کرد دەڵێن چی بە ئینگلیزی؟ پارەکە کا بدەم مستەر جیم حەیرانی خۆ تو فێرمان لی ناکەی کاچێ بن قورعانی کوڕە بە ئەوەندە پارە با کوڕە ئەشاما زۆری نایە کوردی قسە لەگەڵ کورداکە مستەر جیم گوێڵ ئاڵداخ هیچ Turkiye. Sorry, Mr. Jimmy. Money complete. Yes. Send me your ID. Review bank. Ay bu iqtisadna hakikaten. تازه ببینم هاتەوە. Okay. Complete. Money complete. You send me your ID bank. I received money. Okay. Goodbye. دایمان وردە. تەواو. ئەوە ناردی کاک ڕەشیدگیان ئەوە ئایدیەکەی مستەر جیمیە بۆتە نێرم باشە بینێرە بە قوربانی بزانە هات تۆزێ خەت خاوێت منە ڕۆم کاک بەس زوو بینێرە چکە ئەو تۆسترە خەوێ شەوداوان درێژ فێری لی نەکەن دەچەند باقی خۆمان حسابەکەی خۆم و خۆتی زۆر باشە ئاگا لە خۆبی بەسەر چاخواتی ئاگای لە ئێوە بێت سەد
غزل أنا عندك صوب يا أخلاق. تلفون. ألو. إيه نعم. بيجان لابوبو نعم. إيه نعم. إيش قد؟ صدق. هو لشي تلفون دكا؟ بس عفوا حضرتك من أي محافظة؟ على الذي قاره. الذي قارو تصندي عند بيكم. بس عدد بلا زحمة 8000 80,000 مو؟ ورهتهم هم الزيقات واسطة هزار كستا 8000 يلوز. إيه عفوا تمام قرأوا ديري 8000 تمام على بمتواوا. غلط يكون عملوا على تمام بمتواوا. فين مالا عنا ديما بزيقات بيناك. 8 هشت يمتكتو إيه 8000 ولا 8000 إيه 8000 8000 بالذقار 8000 ذيقار. والله لا إيش رقم مكان يعني إذا بدو نسوي برقم مكان إيش أنا وبي. لا نبي خمله دبلو سكون. كم تخوك عكسات